دەم باش تەماشەوانی گەلێکی ژا گەلێک بخێر بێن. ئایا حکوومەتە زۆرینە یا پڕانی تەماشەوانی نیجا لە هەرێمە کوردستانی دی چاکسازیە بکێ دنادا بەحسی هەندێک تێدەکرێم تایبەتی لە وێداویە سەردانا نونەرێن ئانکو بەرپرسیان بەڵندن هەردوو پارتیان فەرمانڕەوانی چیروان بارزانی و دکتۆر بەرهەم ژێ بۆ جەمهەرسی سەرکردن ئۆپۆزیسیۆنێ ناوشێڕا مستەفا محەممەد فەرەج و عەلی باپیر بەحسی هەندێک تێکرێم و ئەو دەخوازن ئەو پێش دەست بێشخەریەوان ئەوەیە و ئۆپۆزیسیۆنژی بەشداریە دە حکوومەتێ دەبکە حکومەتێکە بنکە بەرفێلە لە هەرێما کوردستانی وەرەپێکانی ji بۆ کو چاکسازی بێت ئەنجامدان بنارینەوە هێژان ئایا حکوومەتێکە بنگە بەرفرە لە هەرێما کوردستانی دێ بکارە چاکسازی ئەنجام بدە ئایا دەناوە پرۆسسێکی دموکراسی دەنەوە دەسەڵاتێکی دموکراسیدا تاچان ئۆپۆزیسیۆن گرنگە ئەم پێویستە هەموو دەسەڵاتدار بن بۆ خزمەتە گشتی بکەن ئایا بدیتنەوە هەموو ئەحزابێک دەسەڵاتدار بن و هەموو دنەوە حکوومەتی بەشدار بن و هەموو وەزیر هەبن ئەوە باشترە ئەم پێویستە حکوومەت ژێبی داماندەمدا ئۆپۆزیسیۆنێکی ئەکتیڤ ژێبی و ئۆپۆزیسیۆن چاودێری ڕەوشە حکوومەتی بکە بۆ دنهادا بەحسەن دیتەکەن و حکوومەتە زۆرینە دەدەمەکەدا و هەتانا هەفت کابینێنیەکی لە دیفێکن حکوومەتە هەرێما کوردستانی بوونە پێتر 21 ساڵە لە هەرێما کوردستانی حکوومەتە هەرێما کوردستانی حکومڕانی دیکە بۆ هەیەنها وەکو چاودێر دەبێژن نەکاریە چاکسازیە بنگهێن بکەن ها داخوازی دیکە کۆ ئۆپۆزیسیۆنژی بەشدار بکە حکوومەتێکە زۆرینە بێتە پێکانین ئەڤە ڕامانە چی ئایا ڕامانە هەندێک و هەموو پێک بە بەشداریە دە پرۆسێسە حکومڕانیە لە هەرێما کوردستانی بکەن پێک بە بکاربن ستاتویەکی استراتیجیەکی هەبەشی نیشتیمانی دامەزرینە چاکسازیە بنگهێن بکەن یان بێ ئەو ئەوێت نها حکوومەت هەرێما کوردستانی برێوە بەم تایبەتی هەردوو پارتیان دەسەڵاتدار وان ئیرادا چاکسازیە بنگهێن لە هەرێما کوردستانی نینە و شیانێت چاکسازیکردنێ د سیستەمێ برێوەبرن و ئیدارەکردن هەرێما کوردستانیە گەلو دیتنەوە بوو بەڵێ بەرزان ئایا حکوومەتی زۆرینە لە هەرێمی کوردستان بەڕای ئێوە چاکسازی ئەنجامەدا بەتایبەتی لە دوای سەردانی ئەم دوایەی هەردوو سەرکردەیەکەتی نیشتیمانی کوردستان پارتی دموکراتی کوردستان واتە نێچیروان بارزانی وەکو جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کە لە هەماندامدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشە دکتۆر بەرهەم جێگیری دوامی سکرتێری گشتیەکەتی سەردانی ئەوان بولای ئۆپۆزیسیۆن دوای ئەوە کە پێشتر هەر سێ سەرکردەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە دواتر ئەوان پەیامی مەسعود بارزانیان بێگومان و خۆیانوتی گەیاندوودە هەرچێک سەرکردەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن باس لەوە کرێن لە ئاخیرا کە پێویستە حکوومەتێکی بنگە فراوان حکوومەتێکی بنگە فراوان لە کوردستان پێک بێنێ ئۆپۆزیسیۆنیش بەشداری تێ بکە بۆ ئەوەی چاکسازی ئەنجام درێ بەڕای ئەوە بەم شێوە چاکسازی ئەنجام بدرێ ئەم خواستەی دەسەڵاتدار ئەم خواستەی پارتیەکانی فەرمانڕەوا حکوومەت بۆ داواکردنی ئۆپۆزیسیۆن بەشداریکردن لە حکوومەتێکی بنگە فراواندا بەڕای ئەوە بوو چاگەڕێتەوە ئایا خواستی ئەوانە کە لە ئێستادا لە ڕەوشی ئێستادا هەموو لایەنەکان پێکەوە بەشداری بکەن لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن ستاتۆ و ستراتیژی و ئادایەکی باشتر و چاکسازی بنەڕەتی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ ئەن دەسەڵاتدارانی ئەو هەردوو پارتی فەرمانڕەوا ئەوانی ئێستا حکوومەتیان پێکێنەوە ئیرادەی چاکسازیان نییە لە چارچەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئان ئەیان ئەوێ فعلا لە کوردستان ئۆپۆزیسیۆن نەمێنێ لە بەتایبەتی وەکو ئەوترێت لە پرۆسەیەکی دموکراسیە لە سیستەمێکی کراوایە ئۆپۆزیسیۆن زۆر گرنگە بۆی چاودێری کارەکانی حکوومەت بکە بەڕای ئێوە ئەمە و چەندین پرسیاری دیکەش بێگومان لە جادە هەیە بوو ئێستا باس پارتە فەرمانڕەوەکان داوای حکوومەتێکی بنگەفراوە نەکەن لە خزمەتی سەرنجێوەدا باوکی حەمە لەولێ فەرموو ئەم کاتت باشکە هەکار سەرچاوم هەموو کاتێکت باوکی محەممەد لە شەقڵەوە بەڵێ خۆشحاڵی فەرموو پرسی دەسەڵات ئەگەر چاکسازی نەکات باشە چاکسازی دەکات دەرە چاکسازی دەکەم نەتش لەسەر خەرچی کوردستان دەکات چاکسازی دەکەم ئەوەی ناڕێ کە چەند سارە بودجەی دەخوا و دەزی ئێستا دەرە چاکسازی دەکەم وەتەگا خێرە بە خەرچی دەکات دووەم هەنجین دەرێن مافی ژنان لە کوردستان مافی لە ژنان هەیە ڕێزم هەیە بۆ مافی ژنان بەس ئەوەیە چاکێ بە ژنی ژنانی شاخی دەدەنەوە کە مانجێ 30,000 لەوە ژنەکانی شاخی بڕیتەوە ئەوەیە چاکسازی دووەم هەنجین کەمەندام لە شاری هەولێر داوای مافی خۆ دەکەن بە دەست و پێیان دەشتینن ئەوێ مافی کەمەندا و مافی مرۆڤ و شەقامیان بەڵێ باوکی بەڵێ کار هەکات خوا یەک دەکات بەڵێ بە هەزاران پرۆژە دروستەکە لە کوردستان بە ماوەی ساریشکە تێک دەچی ساری پێناش تێک دەچی دوم هەجین من هاوڵاتێکم نەخۆشی سەرم هەیە مانگانە حەب وەردەگرم حەبی ئەکسپیار و تەزویر دەگرم ئەکسپیار وەردەگرم کەچی دەسما و حەبەی لە یادەکان دەکڕم لە سەیدەکان دەکڕم پاسی بە 30,000 حەبی حکومی پاسی بە 4,000 بەڵێ کاک بەڵێ باوکی محەممەد ببوورە کاتی زۆرمان بەجەنا بدا سوپاس هاوڕێ لە هەولێرەوە فەرموو ئەو کاتەوە باشکاک نەوێت هەموو کاتێک دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سوپاس فەرموو زۆر دڵخۆش بووم کە سەرکردەکانی دەسەڵاتدار برێن سەردانی ئۆپۆزیسیۆنیان کرد بەڕاستی لە جێ خۆیتی لەبەرەوەی عێراق لە لێواری
لە ناوچووندا بەڕاستی هیوادارم هەرچی کووردا یەکگربی وە لە بەتایبەتی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لەگەڵی دابنیشن بەڕاستی وەکو مەسەلەی پێشمەرگە باسکەم پێمان خۆشە تا ئێستا داوامە کردە موسەی پێشمەرگە زیاد بکرێت بەڕاستی هیوادارین ئەو ساڵ موسەی پێشمەرگە زیاد بکرێت لەبەرەوەی پێشمەرگە زۆر ماندوو بوو و زۆر خزمەتی دەسەڵاتی کرد و خزمەتی هەموو کوردستانی کرد بەتایبەتی دەسەڵاتی بەڵێ بەرزان ئێمە باسی پرسێکی هەنووکەیەکی نام پرسە لە ئێستادا لە جادەی کوردستانی لە ناو مەتاحەفی سیاسیە لە ناو ناوەندی سیاسی لە وڵاتەیە باوە قسە باس لەسەرەکرێ ئەویش پێیگەنانی حکوومەتێکی بنگە فراوان لە ئێستادا کە پارتە فەرمانڕەوەکان وەکو لە چاپەمەنی دەرباسە بێداوا لە پارتە ئۆپۆزیسیۆنەکانێکیان کە ئەوانیش بەشداری بکەن حکوومەتێکی بنگە فراواندا ئایا ئەو حکوومەتی ئێستا وەکوڵێت تا ئێستا دوای حەوت کابینەیان توانیوە چاکسازی بنگهێن لە هەرێمی کوردستانەکەن وەکو چاودێرەکان ناڵێن ئایا بە حکوومەتی زۆری ناتوانە بکەن تکایە لەسەرم تەوەرە کاروان لەو لێرە فەرموو دەم باش باشتر دەستخۆشی لێ بەرنامەی دەکەم بڕاستیارێکی جوان تێهێڵوژات بۆ بەرنامێ برایە من حکوومەتە زۆرینە کەس نەگارێتن بەسەر ئۆپۆزیسیۆنێدا زاڵبێتن حکوومەت تەنها یە دەسەڵاتی دەکەوێتن ئەوژێ کۆچیە زۆرینە دەستئینە ئەو دەشێت حکوومەتی ڕاگەیەنیتن زارە خاصان بۆ کوردستانی نە ضرورە کۆ ئۆپۆزیسیۆن تداخلی حکوومەتی دا بکات حکوومەت خاصن یە دوو بنەماڵانە دوو بنەماڵاش خاصن یە بنەماڵە بارزانە کەس نەشت زۆریە ئەوە گەتن حکوومەتی ڕاگەیەنیتن ئیلا بدەرێ فانگی نەبیتن ئەژی بنەماڵە بارزان تێبتن هەنجی دەشن حکوومەتی ڕاگەیەنی بەڵێ شیرین لە زاخۆ کەرەمکە الو شب باش باشتر سمرت بابت هلا بابت که جه خدایا اسمه گله جوران اپوزیسیون رخنل دست فورت دستالات که بیشتر هوین جوسازی نکن. اما در فتره که بوان اگر بدر پشگیری تدا بکن بلا بین آ خوب جر بینن بلا جاره زحمت تدا پشگیر بین کاری چیکن دو بخالتی دیارو بچه بود باشه که بکن خالق دهاتی دنگی فتر بدتیه. اما در فتره که بوان کوپتر جوسازی بتکرینیم. تشکردی هر اپوزیسیونی. اگر تبرای خب اپوزیسیونا ما یا چارچوبه کی دایان بازنه کی تنه دایا. بونمونه بس یا دبر سلیمانی تنه هیا. اگر تبی دبر آبادینان تأثیر نینال بری. بو تأثیر نشین خال دبر آبادینان. برای اگر بار بگه اگر اصل خالق اگر اصلا که خالق دبر آبادینه اگر بیشم اگر تبی بری چه تأثیر نینه. بونمونه حتی نکنش یا تأثیر جاده بکن. آیا تأثیر بله شیرین خانه تأثیرش بر هەندێک دەبەرەبادینان وەکو پێویست مەجال بە چاپەمەنیا ئازاد بە خەباتە ڕێکخراوە یا سیاسی نایەتە دەمەکۆمەدیتی بویێرین شەوتە نابارە گەنێگیرتە هەیەداویە ئان لەوێ سانسۆر پێتر هەیە ئان خەڵکی بەینە فعلا بادینان بەحەشتە و هیچ کێموکاسی و هیچ مەشاکل نینە بەر هەندێک بوو دەورێ خۆنابنی چجا بحش نینە ماشي کێموکۆسی هەنە مەگەلێک ماشي کێموکۆسی هەنە مەگەلە گۆزندەشێش هەنەش أمن كأسوق بورتين جالا جوزن سبورتي هنا يعني جالا كيموتي أنا بس أول هو الإخوان وبينن نشيا تأثير الجودة بك نشيا تأثير حتى عشيرتك حتى مثلا فرنسا حزبيج نشيا يقولوا قابك شيء بالي شيرين خان بالي سپاس بو سرنجاته شو بيسمير سليماني دار كبد بالي بله گلو بول بهدینان و شیرین خان یکیش خلک بهدینان بجیتن اپوزیسیون کاریر رو خود بهد نبین آیا بهدینان اپوزیسیون خودی استراتژی خودی برنامه که زلانی نبو خدمتی آن همو کار خال چارچوب بازار سلیمانی قطعی کریه آن لور سانسور هی مجال بو اپوزیسیون تدان دوره خواب بینه چاودیریه کاتون تایل سروان برچه برحال باوکی رجوان لپیره مگرون فرمو ام کاتو باش سرچاو بارزی تاکا بمبستی تورکتان دستوشتان دکم بەڕاستی ئەمەی کە ئێستا کێشەی دروست کردووە لە بینی ئەم ئیزبانەدا کێشەیە کە بەڕاستی خەڵک جێی ئەوەی نێمتمانەی ناکە بەم ئیزبانە بڵە بۆ یەکەم دەبینین ئەم کۆبوونانە بەردەوامە لە سەرانسەر هەموو دەبینین هیچ بەدەسەڵاتەکان کۆبنەوە دەکەن لەگەڵ ئۆبزم با بزانین ئەم کۆبوونانە بەردەوامن ئێمە جێگای دەستخۆشیەکەوە حزبی دەسەڵاتدار دێن چیەکەن دێن بۆ لای ئۆبزۆن کە ئەم هەلانە دەڕەخسێنن بعدين ئەم ئیشانەی کە دەکرێن بە شێوەیەکی شەفافانە ڕابگەیەندرێ چی ئیشەکە بۆی خەڵک ئاگادار بن ناکەی ئێستا بۆ نمونە لەسەر دەستور ئەمە چەندەها مانگ دەگرێت بۆ ساڵێک دوو ساڵی تر هەر لەسەر دەستورە با بزانین دەستور ئەمەی کە مەبەستیانە ئۆبزۆن چیەکە دەستکاری بکرێ یاخود دەسەڵات چی مەبەستێکی لەمەدا بابێت تاوتۆ بکرێ
بەکوی دەنگ لەگەڵ دەسەڵاتداران لەگەڵ ئۆپۆزیسیۆن بێنەوە چونکە ئێمە بەڕاستی ئەوەیە بێت لەناو هەرێمدا ئێمە ئەم هەموو کێش و مەشاکلەیەکە هەیە لە دەرەوەدا ئێستا ئەمانی کە لە دەرەوە فرسەر لەناو خۆمە دەوەردەگرن مەسەلە چییە؟ مەسەلە کێشە ناوخۆیەکانە کێشە ناوخۆیەکان چارەسەر بکرێن ئەو دەمە دەتوانین لەگەڵ هەموو لایەنێکدا چارەسەر بکرێن. بەڵێ علی لە هەولێرەوە کاک علی فەرموو. کاک علی بەڵێ ئەگەر تەلەڤیزیۆنێکت کەسێک زەحمە نەبێ فەرموو لە خزمەتدا. هەلو بەڵێ باش بەڕێز زۆر سپاس. وەڵی بەبوتینی من دەزانین چییە؟ ئۆپسیۆنیش بە خۆی دژا پێدەگەی حەکە ئۆپسیۆنیش بێتە سەر حکوم ئۆپسیۆنیش ئەو دژێ هەر دەکەم ئەوتە زۆر سپاس و ماڵ ئەوە. بەڵێ تەماشەوانی نیجا بێگومان تەوەرەکی ئێمە لەسەر پێکهێنانی حکوومەتی زۆرینە کە ئێستادا یەکێک لەو بابەتەنەیە کە وەڕژێنەرێ بە تایبەتی ئاڵێن لە گوت و بێشکردن لە دانووساندنی نێوان پارتە فەرمانڕاوەکان و ئۆپۆزیسیۆن قسە و باسە سەرەرکرێک کە بێگومان خواستی پرۆژەی ئۆپۆزیسیۆن هەیە بۆ چاکسازی لە سیستەمی ئیدارەکردنی هەرێمی کوردستان بکرێ هەر لە هەمان دەمدا پارتە فەرمانڕاوەکان ئەوانی شەڵێن ئێمەش پرۆژەی چاکسازیمان هەیە لەبەرەوە لە ئێستادا بەڕێزان ڕەوشی ئێستا هەرێمی کوردستان بەڕێوە فعلاً ڕەوشێکی چەقبەستوویە ئەن ڕەوشێکی حرەکەی سیاسی باشی تێ هەیە و ئومێد هەیە بۆی باشتر بکرێت. باوکی فات ئەنکۆ بابێ فات لا کرد گەلمێ فەرموو. مرحبا وەرە باشی؟ زۆر سپاس. ئەلو بەلێ بابێ فات دەستە گۆدارکەم. باشە بەڵێ وڵا من جە حەز دەکەم ئۆپۆزیسیۆن بەشداری لە حکوومەتدا بکردن. بۆ؟ وڵای هیچ باشتر بێتە کردن. ئێستا لە دووکێ مەسەلەن ئەمن گازنده هەوێت بێت تەوەرێکی تایبەت بەگن لەسەر نوێگە فەرق و جودایی لە قەزا و لە محافزەدا. وەکو چێ ئەو فەرق و جودایی چییە؟ وەکو فەرق و جودایی نوێگە لە دووکێ ئێستا تەنزیم بن بە 700 و بە 500. بەڵێ ئەحمەد لە هەریرەوە فەرموو. برا بەڵێ ئەمە هەوڕۆ ئەلحەمدوللا ئەمە بووینە حکوومەت حکوومەتێکی کوردیمان هەیە. بەڵێ بەڵام ئەو حکوومەتە کوردیەی تاچان لە ئاز فارسەکانی ئێستای جادەی کوردستاندا حکوومەتێکی کوردین هەیە. بەڵێ ئەو حتا دەوڵەیمە دژمنە حتا دەوڵەیمە دژمنە ئەمە عتەبی بە هەموو حیزبەکان لەگەڵ دەسەڵات ئەمە حەول دەین حکوومەتێکی بنکە فراوان تەشکیل بکەین و بێلەزدی هەموو دژمنان ساوی دژمنان کۆرە بکەین. بەڵێ بەڵێ کاک بەس ئەمە هاوری یەکدی بکەین بەس ئەمە برێن ئەوە بنە ماڵی بازار و برێن ئەوە گۆران ئێگتۆ ئیسلامی حەیدا ئەمەدا حکوومەتێکی تەشکیل بکەین حکوومەتێکی بنکە فراوان لە هەموو حیزبەکان. بەڵێ سپاس بۆ سەرنجات تەجێکێ بەلە هێژانە حکوومەتێک بنگە بەرفرە دنها یاریما کوردستانی دەگەلو کەرا ڕەوشێ ڕابکرێەوە کۆ دبێژن دنهادا ڕەوشە سیاسی لە یاریما کوردستانی ڕەوشێکی ڕاگرتی چەقبەستیە بۆ ئەف ڕەوشە و سەڕاگرتی وەکو چاودێر دەبێژنەوە و ئالیین و پۆزیسیۆن دەبێژن گەلو ئایا حکوومەت یاریما کوردستانی ئەدا چاواتیە پڕێڤەبرنا کاروبارانە کۆ پێویست نییە وەکو دەبێژن لە بودجە کێم و کاسی هەنە لە پرۆژێن خزمەتگوزاری کێم و کاسی هەنە لە دەسەڵاتن چاواتیە جێبەجێکردنا ئەنکۆ پراکتیزەکردنا وان یاسا لە پەرلەمانی کوردستانی دن ئەوی دێ کێم و کاسیانە دەستێواردەنا حەزبی دەناڤاندن حکومی سازیان حکومی داهەنە بۆ دەنهادا ڕەوش بڤی ئاوە یەگەلو هوشمەند لە هەولێرەوە فەرموو. کاک هوشمەند؟ بەڵێ ئێوارە باش باشتر. کاکەوە من سێ چوار جار بە جەنابەت دەڵێم لەسەر ئەو بیتاقەی تەمینیەکانی کەرکووک قسە بکەی بۆمان بەرنامەیەکمان بۆ دامەزرێنی بەڵێ ئێمە پەیامنێرمان لە کەرکووکەیە پەیامنێر ئێمە ڕاست بەدۆ بەوە پێویستی بە دواداچوونێکی مەیدانی هەیە ئەوە ڕابتە بە شاری کەرکووکە و پێویستی بە دواداچوونێکی ڕۆژنامەنووسی مەیدانی هەیە ئەمە بە دواداچوونی ئەو لەوێ ئەکەین کە ڕەوشێکە چێ لەگەل بەرپرسەکان لەوێ قسەکەین فەرموو قسەی خودت بکە. کاکە گیانتەوارە بەتەوەرەکرد وڵی بەداخەوە نازانم ڕاگەیاندنکارەکانی ئەمڕۆی هەموڵاتی ئێمە چۆنی لە شتەکان پێدەگەن یانی بەڕاستی حکوومەتی زۆرینە چییە بۆ ئێمڕۆ ئێستا حکوومەتی زۆرینە نییە لە کوردستانە ئەنا کاکە گیان ئەو سێ چەند ئەشخاصی وەکو سەرکردایەتی ئەو سێ حیزب ئۆپۆزیسیۆنە بەشدارنێن حکوومەتی ئێمەدا ئەنا وەرە کاکە تۆ داتا وەرگرە لە هەموو دامودەرگاکانی حکوومەتە وەرە بزانە لە سەدا چەندی یەکگرتووە لە سەدا چەندی کۆمەڵی ئیسلامیە لە سەدا چەندی گۆڕانە ئەجا حیزبەکانی تر کە
هاوپەیمانی ئەو دوو حزب سەرەکیی ترن بەڕاستی من پێم سەیرە خەڵک باسی حکوومەتی زۆرینە دەکات والله وبالله وتالله دژایەتیکردن نەبێت دوژمنایەتیکردنی پارتی نەبێت بە تایبەتی ئەم هەوڵانەش کە پارتی هەنگاوی بۆ هەڵدەنێ کاک مەسعود کە بێتە سەرخە کاک مێرچیر سەردانی ئۆپۆزیسیۆن دەکات بۆ ئەوەیە دوژمنایەتی نەکرێت ئەم پارتی یەک هەدەفی هەیە نایە کەس دوژمنایەتی بکە لەبەرەوە خۆی دۆستایەتی دەکات ئەگەر هەست کەسێکیش بێ دوژمنایەتی بکە خراپی پێ دەکات بۆیە ئەمان نایانێت لەبەرەوە ئێمە لە هەرێمێکی کوردستاندا دەژین نایانەوێت خوێنی ڕۆڵەی خەڵک بە فێڕۆ بڕوە بەڵێ سوپاس ئارام لە سلێمانی فەرموو کاکی ئارام بەڵێ باوکی عەبدوڵڵا لە ڕانیە فەرموو باوکی عەبدوڵڵا بەڵێ جان فەرموو کاکە باشی براکەم زۆر سوپاس کاکە لەسەر تەوەرەکەتان بەڕێز دەکەم بەو خواهی جەنابم پۆلیسم بەڵێ بەڵام باوەڕم پێ بکە ئەو حکوومەتی حتا ڕوحی کوردێک ماوە لەم کوردستانەی بەتما ببن بەڵێ نەخێت چاکسازی ناکا بە هیچ شێوەیەکی لەبەرەوەی مەسلحەتیان لە چاکسازیدا نییە مەسلحەتان لەوەیدا بەڵێ کاکارام کاکە باوکی عەبدوڵڵا سوپاس باوکی دەرباس لە کەرکووکە فەرموو چۆنی کاکە باشی زۆر سوپاس دەستخۆشی بەرنامەکە بێ یەکەم زۆر سوپاس بەڕای من کاک ئێمە تەجروبەمان لەگەڵ ئەو سەرکردانەیە هەبوو ئۆپۆزیسیۆن لە بەڕێوەبردننی وڵاتەکەیە وەکو جەماعەتی گۆڕان و حتا یەکگرتوویش و ماوەیەکیش کۆمەڵ بەشداریان کرد لە حکوومەتەکە هیچ پێشبینیە بەوە ناکرێت کە لەم وڵاتە چاکسازی بکرێت بۆ وەڵڵاهی ئەمانە بەس خەریک پارە و ئەم شەڕێکی ساکرێت تەنها مۆزعەکە مۆزعی پارە و ئەو شتانەیە ئەم وەجبەیە فێر دزی بوونە بە هیچ شێوەیە چارەسەریان نییە بەڵێ سوپاس سەیوان لە تەکیە فەرموو ئەلۆ کاتە باش بەڕێز سەرچاوم کاوەکەم مۆزت چۆنە کاکە وەڵێ ئەمن باشم فەرموو کاوەکەم وەڵڵی سەبارەتی بەمیان تێنەگەیشتم زۆر بەهەرحاڵ بیلال لە سلێمانی فەرموو ئەلو گیان کاتۆ باش هەموو کاتێک زۆر سپاس دەستخۆشەوە تەوەرەکەت بەڵێ هاکاژیان ئەوەیە مەوزوعەکەی ئەم حکوومەتەکانی ئێمە کە کۆبوونەتەوانێ هیوادارم کۆبوونەوەکان لە پێناوی کۆبوونەوە نەبێت لە پێناوی چاکسازی و یەکڕێزی ماڵی کووردا بێت لە پێناویان نەبێت دابنیشن قسە بکەن و بۆ ڕاگەیاندنەکان و لە ڕکومەڵێکی ڕۆژناوەنووسیا وا ئەکەین و وا ئەڕۆین و وا ئەینەکەین دوای هیچیشی هیچ نەبێت هیوادارم کە کۆبوونەوە ئەکەن ئەنجامێکی هەبێت یعنی چەند کۆبوونەوەیکی ئەنگرە پێشتر ئۆپۆزیسیۆن دەسەڵات هیچ ئەنجامێکی نەبوو دواتر وازیان لە یەکتی هێناوە و هیچ شتێکیش کەس هیچ شتێ نەگەشتن وەزعەکان کە چیە بەرەو چێڕە میلەتەکان بەڵام ئەم کۆبوونەوەی کە ئاخر ئەکرێت نزیکی انتخاباتە نزیکی ئەوەیە کە دەنگانێکی کە دەست پێکاتەوانێ هاتوون ڕێخستنێکی ماڵی کورد بکەن پێگەی لە بەژەوەندی هیوادارم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە دەسەڵاتیشەوە لە بەژەوەندی میلەت کارکەن نەک لە بەژەوەندی خۆیان و لە کۆبوونەوەی خۆیان بن من قەت لەگەڵەوەیان نیم ئۆپۆزیسیۆن بەشدار بێت لەگەڵ حکوومەتە چونکە بۆ ئەگەر بەشدار بێ ئەی چێ پێمان بڵێت ئام حکوومەتە خەریکی چییە کار لەم وڵاتە بەرەو شوێ بە خۆ کاتە کەس نازانێت ئێستا تۆزێک ئەزانینە لە ڕاگەاندنەکانە و لە کەناڵ ئۆپۆزیسیۆنەکان و کاتەوەش نابێت پێم باش نییە کە بەشداری حکوومەت بەڵێ سوپاس ڕێکان لە هەولێر فەرموو پڵاوتانێ سەرچاو والله سەبارەت بە حکوومەتی زۆرینە گۆڕان لەمەدا قبوڵی نییە بەشدار بێت لە حکوومەت ئەمە لە دەمێکە ڕای خۆی دەر بڕوویە سەبارەت بەم مەسەلەیە هەر لە سەرەتایی دروستبوونی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 کاتێک کە یەکێتی نیشتیمانی 49 کورسی هێنا و پارتیش 51 کورسی هێنا هەر لەو کاتە گەر ئێمە بەباشی شتەکان لێک بدەین ئەو کاتە نەشیبا مستەفا ڕای لەگەڵەوە نەبوو بەشدار بێت لە بەرنامەی 50 بە 50 بەفیتی ئەو کات داوای لە مامگەران کرد ئێمە باوەکو محارەزەت بنێنەوە لە ساڵی 92 یعنی ئەگەر ئەو کات حکوومەتی کوردی محارەزەی لەناو بایە بڕوا بکە لە 2003ەوە هەر خۆی بەبێ ئەوە ئیعلانی دەوڵەتیە کرد ئەگەر لەسەر ئەو فکری ئەو کاتە بڕۆیشتبان دۆرە لە کاتی ساڵی 92 حکوومەتێک تەشکیل کەی
تازه دیکتاتۆرێک بڕوخێنی بێتەوە حکوومەتێک تەرفی کرد لە هەمان حکوومەتیشدا ئۆپۆزیسیۆن هەبێ ئەمە بەزۆر گرنگە بوو بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەو کاتیش ئەم ڕایەی نەوشیروان مستەفا قبول نەکرد دیسان ئەمەش خەڵکی گەورەی ئەوان بوو تووشی نەوشیروانیان بەڵێ کایەکان بەڵێ سوپاس هەژار لە قەرەداغا فەرموو بەڵێ سپاس بە تەوارەکەشان بەڕاستی تەوەرەیەکی جوانە لە ئێستادا بەڵام ئێمە وەکو میلەت تاکە ئەمەلمان ئەوەیە ئەم سێ حیزبی معارەزە کە لەگەڵ بڵێن لایانی دەسەڵاتە دانیشێ بتوانن ڕێگە چارێک یعنی تاکە ئەمەلی ئەم خەڵکە ڕەسوڕوتاوەیە چاوەڕێی ئامانجی ئەم حیزبە معارەزانین کە چی ئەکەن بۆ ئێمە یا ئەو پاکێجانە خاڵەکانیان بڵێن تا چەندێک ئیستفادە هەیە بۆ میلەت بەرژەوەندەکانی خۆیان نەخەنە پێش بەرژەوەندەکانی میلەتەوە یعنی تاکە ئێمە بەڕاستی ئەوەی کە چاومان لەسەرەتی ئەو سێ حیزبەیە جا ئەوانیش مشارەکە بکەن لە حکوومەتە ئەو کاتە بەڕاستی برادرێک نازانم چۆن قسەی کردوتی ئەو کاتە کێ بڵێم حکوومەتە بەری چاوی بەکلەوەیە یعنی بەڕاستی ئەوەیە چاویان لەم خەڵکەوە بێت ئەوانیش نەچنە پاڵەو دوو حیزبەی کە ڕۆژ دەبێتەوە تا ئێوارە قوتی ئەو خەڵکە دەخۆن سەرۆک و ساماڵی ئەو خەڵکە بەهەن دەرەبن جا دەستان خۆش بێ هیوادارم هەر قسە نەبێت بەڵێ کایکەجار بەڵێ ژان لە ئێستادا باستەوەکەن کە حکوومەت یاریمی کوردستان لە بیداتەوە تەشکیل بووە لە ئێستادا چەند کەسێک کە لە پەنجەی دەست دەرباس نەکەن هەر ئەوان سەرۆکاتی حکوومەتەکانەکەن یەکی لە دوای کابوونەکان وەرەگرن بێگومان ئەوانیش چەند کەسێکن لە سەرکردایەتی هەردوو پارتی فەرمانڕەوایی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان نیچیروان بارزانی دکتۆر بەرهەم عیماد ئەحمەد عومەر فەتاح لە جاران و کۆمەڵی کەسی دیکەیە بێگومان وەکوی ئەمانە هەر کابینەیەکی کە لە بینی بەپێی اتفاق استراتیجی لە بینی پارتی یەکێتی ئەم حکوومەتە یەک بە یەکەکان ئەو هەموو کابینانە هەر ئەم دەموچاوانە ئالوگۆریە پێکرێ ئایا ئەمەش تا چەند تەسیرێکی نێگەتیف ئان پۆزیتیڤەیە لەسەرەوەی کە فعلەن ئەدەی حکوومەت باشتر بێ ئان دەستگای چاودێری پەرلەمان لە هەمان کاتدا ئۆپۆزیسیۆنێکی ئەکتیفمانیە کە فعلەن بەس ڕخنە لە حکوومەت ئەگرێ نابێتە هۆیە کە فعلەن یارمەتی دەربێکی حکوومەتیش بتوانێت مکێم و کەسەکانی وڵاتە چارەسەرکە سەبەبێکی چییە؟ بەڵێ بەڵێ تەماشاوانێ نیجا لە سەرتۆرێک کۆمەڵاتیشی گەلێک سەرنج هاتنە سەروێ پرسێ سارا عومەر بەس دبێژیتەن ڕەنگە حکوومەتی زۆرینە چاکسازی بکەن هەروەها جوماڵێکی شەڵێ نەخێر دوسێ جاریش تەکید دەکاتەوە هەروەها مژدە ساڵیش ئەڵێ بەڵێ بە تەکید هەروەها دەشتی ئاکۆش ئەڵێ نەخێر پێم وانە بەڵێ ئەحمەد لە شێخان گەلمەیە کەرم کە السلام عليكم. عليكم السلام. باش برا. زور سپاس فرمو. برا بو مثلا حكومت زورينا كو. بله. تلفزيون اخوي كيم كاكي احمد باشر بيت. حكومت زورينا كو بوتشاك سازي لهرما كردستان بتكرن. ما قلت تلفزيون اخوي كيم كديجالك باشر بيجبركو برزگيرك دركبيت. بله. امریکا اگر اپوزیسیون بیت تو تشکیلداری حکومت زورینه دبکت انگلک باشه چونکی حکومت آتو بله سازی لهرم کردستان بیت اکتر همی بنا یک دنگ لهرم کردستان دنگ که بلند او دی آفته که باز دست نگینن وکو تدیر جارا دی شبات کوهات و مزارات کرد سلیمانی بله کاک احمد سپاس بله بله سپاس بوده ما دو سه جارت تاکید که کدنگ تلویزیونی کم کی بارزان او کاتی پیوندی کن این پیوندی کن دنگ تلویزیونی کم کن شبرکو پرزگری در کوی دنگی و دو سه جارت تاکید بیت هم نشین گودار کن رزگار ل چهارتا فرمو کاجانم کاته باش همو کاته کد سبارت به توارکه دست خوش بید شتێکی جوانت هەڵبژاردووە ئەتوانم بەڵام بەداخەوان کاتەکان زۆر کەمە کە بتوانین بە شێوەیەکی چۆنەڵێ ئەگەر ئەکادیمیانەش نەبێ بە شێوەیەکی وا حەقی خۆی بدەین بە مەسەلەی ئەمەی کە حکومەتی زۆرینە چییە و سوودەکانی چییە یاخو زەرەرەکانی چییە یا هەندێک برادەر قسە لەسەرەوەکەن کە ئەمە کۆبوونەوە بۆ دوای کۆبوونەوە تکاکەم من بەخۆشمەوانێ ینی ئەگەر شتێک شارەزاییمان نییە لەسەری ئەوەندە شتەکان خەڵک تووشی ناوئیمێدی نەکەین کۆبوونەوە خۆزگە بمانزانایە کۆبوونەوە چەند جۆر کۆبوونەوەی هەیە کۆبوونەوە بۆ چی ئەکرێت کۆبوونەوە ئەگەر بێت و 5-6 خاڵێ واتە چەمکێکە
یەک بە دوایەکە ئەوە ڕەنگە کاتی زۆر بێ من مەجال لێوە نەبێت کە یەک بە یەک شیان بەڵام کاک ڕزگار بێگومان دەکەوتوتە و کاتی زۆرەیە بەڵام پرسیارێک لێرە ئەوەیە لەبەر ئەوەیە کە لە پێشتریشە بۆ نمونە بۆ ئەوەی وازی لە شەڕی ناوخۆیەکە دروست بوو بەس دەیان کۆبوونەوە ئەنجام درا هەر ئەنجامەکان تا ئێستا شەک و چاودێرەکاناڵێن دوو ئیدارە دیارە خەڵک باسیەوە شەکە کە لە کوردستانە زۆرترین کۆبوونەوە کرێ بەڵام کەمترین ئەنجامی هەیە جادەی کوردستان گەشتوتان قەنەعەتە گەلێک جار پرۆژەی چاکسازی ڕاگرێت لەلای دەسەڵاتەوە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە لە هەمان کاتدا جارێک ئەمە تەطبیق ناکرێت ئەمە لەسەر عەردی واقع جێبەجێ ناکرێت خەڵک لە ئەمە پرسیاری خەڵک ئەمەیە کاکە ئاکادیان ڕاستە ئەوکەی بۆچوونەکەی جەنابیشت تەواوە ڕاستە بۆچوونەکەی جەنابە تەواوە بەڵام ئێمە هەندێک کۆبوونەوە ئەگەرەمانەی ڕابردووی بینی یەکێتی و پارتی بکەینە ئەوەی حاڵەتێک بڵین ئەمە قیاسە یاخود پێوەدێکە وەرێگرین ڕەنگە ئەم کۆبوونەوانەی ئێستا جیاواز بێت لەبەرەوەی هەلومەرجەکە جیاوازە قۆناغەکە جیاوازە زروفی نێودەوڵەتی و هەرێمەکەی ئێمە جیاوازە لەگەڵ ئەو کاتە بۆیە ئێمە نابێت ڕەش ببین دوو ئەگەر مەجالم بێ لەسەر مەسەلەی حکومەتی زۆرینە من پێم وابێت دەستخۆشیان لێکە من پێم وانێ ئەو کۆبوونەوانە لە پێناوی بەردەوامبوونی کۆبوونەوە بێ بەڵام ڕێی شخصی خۆمەوە ڕەنگە قەنەعەتی خۆم بێ و ڕەنگە خەڵکیش هەبێ سگانە ناتوانە گلەی هەبێ لەسەر بەڵام لەسەر حکومەتی زۆرینە پێم باشە ئێمە لە ئێستاوانێ با بێڵم بە تایبەتی ئەو دوو لایەنە سیاستا حرمەت لەو دوو شخصە بگرن کە دکتۆر بەرهەمە و بەڵێ کاک ڕزگار ئێمە سوپاس سەرنجی تەکەن زۆر کاتمان بە جەنابەدا خەڵکی دیکەش لەسەرەوە سوپاس بوو پەیوەندیەکەت پێشەوە لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێک بەڕاستی تەوەرەکەتان تەوەریەکی زۆر جوانەوە من ئەمەوێت ڕوونکردنەوەی بدەم بەڕاستی حکوومەتی زۆرینە تەنها بە یەک شێواز دەتوانێت سازی بکە ئەو شێوازیە لە جێبەجێکردنی ئاینی پیرۆزی ئیسلام طبعا ئەم جێبەجێکردنەش بە شێوەیە کە بێ نەگوەکو ئەم حیزبانەی کە ئێستا لەم سەردەمەدا جێبەجێیەکەن چونکە بەڕاستی خوای گەورە یارمەتی ئەو کەسانە هەیە کە لە بەڕێوەبردننی وڵاتە ئاینی پیرۆزی ئیسلام جێبەجێکەن ئەو وڵاتانەشی کە پێشکەوتن و چاکسازیان کردو لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە ئەوە ئاینی پیرۆزی ئیسلام هەندێ خاڵ و هەندێ ئامۆژگاریان لە ئاینی پیرۆزی ئیسلام وەرگرتووە و جێبەجێەکەن یەکێک لەو خاڵانە کە بریتیە لە دادپەروەری و هەروەها یەکێک لە ئامۆژگاریەکان کە لە ئاینی پیرۆزی ئیسلاما هەیە ئەوەیە کە سەرۆکێک یاخود بەڕێوەبەرێکی عەدالەتی دادپەروەری بێ ئیمان زۆر باشترە لە یەکێک کە ئیماندار بێت و نادادپەروەری. بەڵێ کاک پێشەوە بەڵێ سوپاس بۆ تۆش سەردار لە هەولێر فەرموو. کاک سەردار برا جوانەکەم بەڵێ فەرموو. سڵاو برا جوانەکەم سوپاس فەرموو. سڵاو برا جوانەکەم کاک سەردار جێم لێتە فەرموو. کاکە گیان ئەو کاتەی حکومەتی زۆرینە ئەو کاتەی چاکسازی لە کوردستانە کرێ ئەو کاتەی کە پارتیەکێتی لەسەر حکممان برا جوانەکەم. بەڵێ برا جوانەکەم پارتیەکێتی حزبی دەسەڵات لە کوردستان وەکو کۆیلە و دەربەگەکان سەیری خەڵکەکان وەکو ئەو کاتانەی کە لە زمانی هەشتەکان خەڵکە تەوسانەوە خەڵک بارە و نانی نەبوو ئەو کاتە ئامێری سەردەم و نوێ هات ئەو کاتە خەڵک چای ڕۆم بووە ئەو کاتە خەڵکیش بەرەو پێشچوون لێرەشدا بەس ئەوەنداڵێم ئەو کاتی پارتیەکێتی لەسەر حکم نەما کاتە چاکسازی دەکرێت زۆر سوپاس جەنابەکەم. بەڵێ سوپاس دوایام ناوبەرە لەسەرمان تاوە بەردەوام بێت. دووبارە سەڵا پێیجان لەسەر تۆرەی کۆمەڵەتی سەرنجین زۆر هاتنێ بەس کورتی جابدانە بێگومانیاوێتەوەرێ کە ئایا حکومەتی بنگە فراوان چاکسازی لە هەرێمی کوردستان ئەنجامەدا هەنگۆ حکومەتی زۆرینە یوسیف پێنجوینە ئاڵێ نەخێر بێگومان بڕیاریش ئاڵێ نەخێر هەروەها ئەوێنێکی جوانیش بەمنەوەیە ئاڵێ نەخێر هەروەها گورانیش سەرنجی هەر نەفسیشتە مەشخەڵ کاوەش ئاڵێ نەخێر جاران دوو گۆرکێ مەڕێکیان دەخوارد ئێستا دەبن بە 5 گۆرک هەروەها بێریڤانش دەبێژێنە هەروە هەندرێن بەرزنجیش ئاڵێ بەڵێ لە سەداسەد بەڵێ تەماشاوانە نێژا لەسەر هەمان تەوەر کاکعەلی لە کەرکووکەوە فەرموو. ئەلو شەو باش بەڕێز باشتر زۆر سپاس بۆ تۆ دەستخۆشی ئەم تەوەرە جوانەش لێکەم من حکومەتی بنکە فراوان زۆر پێ باشە زۆرینە لەبەرەوەی هەموو داخوازی و ڕاوبۆچوونەکان هەڵگۆڕەکرێ بە تایبەتی برایانی ئۆپۆزیۆن یعنی ئەگەر بێت و بە دانیشتن تەوافق شتەکان بکرێت لە پەرلەمان و لە حکومەتیش یانی شتەکە بە ئاراسێکی باشتر ئاڕۆژ چونکە من سەیرم پیاد لە پێش ئەم وەزعەیە پێش دووسێ جایتر دەسەڵات داوای دانیشتنی لە ئۆپۆزیۆنە کرد یعنی زۆر سەیرم پێ هات یعنی دانیشتەکانیان ئەنجام بوو یان شتێکە بوو من بێ داوای بنیشەکەم قسەیەکەم پێش دوای پرۆسەم ئەفو بەبیر داهاتەوە کە
لەو دانیشتانی دەسەڵات ئۆپسیۆن دوای ئەو کاتێک کە ڕژێمی پاتڕوخا دوای پرۆسا کورد و تورکمان جەبهەی تورکمانی لە پارێزگای کەرکوک دانیشتن یعنی کۆبوونەوە ئەکرا ئەم شتانە یعنی کورد ئەکەوتنە ڕێکەوتنیە لەگەڵ جەبهەی تورکمانیا جەبهەی تورکمانیا باشە یعنی کە دەرەچوونە ئەیان بەس چاوەڕێمان کە ئەچینە دەرەوەی قاعە تەلەفۆنیشیان بەس والحاصل هەموو کورد دەزانی بۆ چۆکرا یعنی پەشیمانە بوونە لە بڕیارەکان و لە ڕێکەوتنەکان یعنی من بەڵام ئێستا هیوادارم برانی ئۆپۆزیسیۆن ئەم جارە بە یاردەنگی و بەڕاستەڕێکی باشدا بڕۆن و لەناو پەرلەمان حکومەتدا داوای چاک سەعات و ئەگەر یارمەتی بێ بەڵێ سپاس هەلگورد لە سلێمانیاکە بە کورتی سەرنجی خۆتان بەڕێزنە لەبەرەوە خەڵکێکی زۆر لەسەر هێلا پێمان باشە هەمویان پەیوەندی بکەن فەرموو ئێوارە باش کاکە سەرچاوم کاک هەلگورد دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس سەبارەت بە بەرنامەکە من گەشتبین نیم کە دەسەڵات چاکسازی بکات چونکە ئۆپۆزیسیۆن هەمیشە کۆسپی لەبەردەم دەسەڵاتە داناوە بۆی چاکسازی نەکا خەڵک گەڕژێنێتە سەر جادە و هانی خەڵکەیە باشە پێش 2 ساڵ لەمەوە پێش هەر ئۆپۆزیسیۆن نەبوو لە دەسەڵاتا بوو خۆی بۆ خۆی چاکسازی نەکرد خۆی گەندەڵیەکانی بۆ دەسەڵات بەجێهێشتۆ ئێستش داوای چاکسازی لە حکومەت دەکا خۆی دەستخۆشی بەرنامەکە لێ بەڵێ سپاس بۆ تۆش بەڵێ هێژان زارا لە کەڵەکچی فەرموو الو بله السلام علیکم علیکم السلام کاکە گیان دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم سپاس فەرموو بە نوزبەت حکوومەت هێرێمی کوردستان بۆ دامراوبۆی خزمەتی گەلەکەی کاوانیە زارا خانەکە تەلەڤیزیۆنەکەت کەسێک چەندی جار دووپاتمان کردەوە تکایە بۆی کێشی تەکنیکی دروستن بێ فەرموو حکوومەت هێرێمی کوردستان بۆ دامراوبۆی خزمەتی گەلەکەی کاوانیە واکە وەکو توالەی واکە خزمەتەکە بۆ باشە بۆ بە پێویست خزمەت ناکا بۆ گەلەکەی بەڵێ سپاس بۆ تۆش مامە شێرە لە هەولێرەوە فەرموو مامە شێرە دەستخۆشی تەوەرەکەی لە یەکەمدا بە ڕێزەکەم زۆر سپاس بە ڕێزی برا بە ڕێزەکەم چاکسازی لە چیا بکرێ دز بە دز ئەڵێ دز چ خۆیان هینا خۆیان گەندەڵن ئیتر چۆن چاکسازی لە گەندەڵیا بکرێ ئینجا چاکسازی لە وەزیری پێشمەرگا بکرێ لە وەزیری داراییە لە وەزیری کارەبا لە وەزیری ئابووریە با بە وڵای من ئەسڵەن قەناعەت و باوەڕم بە بەو کۆبوونەوانەوە نییە کە ئەوانەی مامە شێرە ئەوانەی لە ئۆپۆزیسیۆن و ئەوانەی دەسەڵاتن بێگومان حزابی تریشە بەسە حزابی تریەکی هەیە دەنگێکی پەرلەمانیش نەبردووە هەیە بە 14 حەزب بە زۆری دەنگێکیان بردووە بەڵام ئەم هەر 5 حزابە حزابی سەرەکینە تعبیر لە ڕای زۆرینەی خەڵکی کوردستانەکەن بە 100,000 دەنگ هەرێکیان بردووە ئەی مادەم ئەوانە وەکو توالی چاکسازی ناکرێ و بە هەر شێوەیەکی دیکە بێ بۆ ئەم خەڵکی هەمووی دەنگی پێداوە بۆ ئەم خەڵکی چارەی کوردستان هەمووی سیقیان پێکردووە برا بە ڕێزەکەم دەنگدان من پێ ئەڵێم ئەم دوو حیزبە ئەم دوولانە جارێ لە هەولێرە دەنگدان ئەگەر لەگەڵ سینا بکرێ هەولێر دەرەچێت تۆ زانی چەنە هاستنوقی تەزویر و دەنگدانی تەزویر کرا وەڵی بە دەنگ نەبووە بەو بەرپرسەی کە کراوە بە بەرپرس اینجا باوەڕم بە کۆبوونەوەکانیانێ ئەسڵان کۆبوونەوەکانی ئۆپسیۆن دەستخۆشی لە ئۆپسیۆنەکەم بەڵام کۆبوونەوەکان بۆ مانەوەی سەروەت و سامان و کورسیەکانیانە برا بە ڕێزەکەم بەڵێ مامە شێرە سپاس بۆ تۆش پەخشان لە سەنگە سەر فەرموو ئەو کاتت باش بەڕێزم هەموو کاتێک باسی چاکسازی دەکەم بەڵێ بەڵام لە ڕاستیدا من نازانم ئۆپۆزیسیۆن چی دەبێ یعنی بۆ نمونە بەسیطترین شت جەنابی سەرۆکە لە پەرلەمان هەوڵ بژێردا جاری یەکەم ئەوان کوتیان ناشەرعیە دواتر داوایان کرد دەنگی جەماوەر بێ دەنگی جەماوەر هەوڵ بژێردا لە سەڵای 7 دەنگەکانی هێنا لە کاتێکدا لیستی هاوپەیمانەی 57% دەنگەکانی هێنا بەڵێ پەخشان بەرحاڵ لیوادارم دووبارە پەیوەندی بکاتەوە سەرنجی خۆی تەواو بکە ڕاژوان لە زاخۆ کەرەمکە السلام علیکم عەلەیکم السەلام باشی بەڕێز زۆر سپاس من یەک پرسیارم هەیە پرسیارەخوا بێژە بەڵێ بێژە پرسیارەخوا ئەگەر هات و پرسیارم دیگه ئەگەر هات ئۆپۆزیسیۆن بەجاری حکومەتی نەکردن زۆنە ئۆپۆزیسیۆن ضد ملەتی کوردان يعني أبيت حكومتي دانا بضد ملتي اوبوزيسيون اگر هات و برداری حکومت دانا گفتن اوبوزیسیون تش منی ملتی کردوندم بله سپاس بتجيكي وشيار لها بچه فرمو
چۆری برای بەڕێزم باشی زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێکم برای بەڕێزم وەڵی چاکسازی ئەسڵان شتێکی درۆیە و ئەسڵ ئەساسی نییە دەرێ وەڵی کۆبوونەوەی کردووە بەخۆعام پیا تااقەتی نامێنە سری تەلەڤیزیۆن کامەگەر سێم کەناڵی ئێوە بکە کۆبوونەوە جارێ خۆی هەر شتێکە لە مەساڵی حاکرێ کۆبوونەوە لە بەرژەوەندی میلەتان ناکرێت کاکە شار جاران بەڵام پرسیارەیشی لێ بکەم ئەو سیارانە کە دزراوە لە فەی سادق ئەو سیارانە ئەو برادەرانە بۆچی دەستیان پیشانەدا باڵیان بەسراوە بۆ دەموچاویان پیشان نادا وڵی من هەستەکەم دەستی حکوومەتی خۆی حکوومەتی تایە کاکە شار پێشتر شارعی کوردستانی کاکە شار پرسیارێکی لە یەکەم ئەگەر دەرفەتمان دەیەک پرسیارت لە یەکەم پێشتر جادێک کوردستانی زۆر کەسوایانەوە دوتێک دەسەڵات ئۆپۆزیسیۆن و دەسەڵات سەرکردەکانیان دەگەلێکتر کۆنابنەوە دانوستاندن ناکەن سەرمێزی گوت و بێش دیالوگ ناکەن لە سەرچوونیەتی چارەسەرکردنی ڕەوشی ئێستای کوردستان لە ئێستادا کە کۆبوونەوەیە کە یەکتربینین هەیە کە ڕاگۆڕینەوەیە لەسەر چونیەتی بەرەو پێشبردننی ڕەوشی هەرێمی کوردستان تەعاملکردن لەگەڵ ئەجندای دەرەوە و ناوخۆ ئێوە خەڵکی کوردستان وەکو لە بەردەماکە زۆرینە ئەڵێن ئێمە بێ ئومێدی لە بەرەو کوبوونە لە بێنەکووە بەڕایەوە چی بکرێت لە وڵاتەیە بۆی فعلەن ئێوە قەناعەتان پێ بێ وڵی برای بەڕێزم لە 91 کۆبوونەوە ئەکرێ قەسەم بەخوا هیچ ئیسیفادێکی بۆ میلەت نەبوو ئەم کۆبوونەوانە وڵی ئەدانیی هەقە ئۆپۆزیسیۆن شتێ بکە ئەدانیی وشەیە دانێ ئەم وشە لە بەرژەوەندی میلەتا بێ ئەو نەمێنێ بەڵێ کاکە شار هەمومان لە یەک چاوەسەری خاپ و ئاوەکەمان بکەین بەڵێ سپاس حەمید لاو لێرەوە کاک حەمید فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت فەرموو دیارە بەرەو پێشچوونی باشەیە ئەو کۆبوونەوانە زۆر چاکەن لە بینی دەسەڵات لە بینی ئۆپۆزیسیۆن بەڵام بەڕاستی ئێمە پێویستە هەموو تاکێک بە ئۆپۆزیسیۆن بە دەسەڵات بە خۆمان دابچینەوە بزانین ئایا ئێمە چی بکەین یعنی دەکرێت بە هەموو شێوەیە کە حکومەتی زۆرینە پێک پێرێ تا و کاتەی زمینەیەکی لەبار دروست دەبێت بۆ هەڵبژاردنێکی نزیک شەفاف یعنی ئێمە کوردانە با مەسەلەکان حەلکەین دوور لا جەندا دەرەچێت و دەتوانێت حکومەتێکی بنکە فراوان کە هەموو لایەنەکان تێیدا بەشدار بن ینی پێت وایە کای حەمید پێت وایە دوای حوت کابینە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ڕەوشی هەرێمی کوردستان ڕەوشێکی لەبار نییە بۆ چونیەتی تەثبیتکردن و بۆ چونیەتی لەسەر پێ ڕاگررتنی پرۆسەی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئەنی تا ئێستاش ڕەوشێکی ئاورت هەیە بەڵێ تا ئێستا وایە بەڵام بەرەو پێشچوونەوە نەبێت کە ئێمە ڕەخنە دەگرین بەرەو پێشچوون نەبێ بەڵام بەڕاستی ئەو ئەقلیەتە تەقلیدیەی بەڕێوەبردن بەسەر چوە یعنی تۆ دەماشا دەکەی حکوومەتی هەرێمی کوردستانن با پەرلەمەکان ئاگادارن لەسەرەوە ڕوودەدا لە خوارەشەوە شت ڕوودەدا لە نێوان پارێزگار و ئەنجومەنی پارێزگار و شارەوانی و دایرەی عقار و دایرەی تاپۆ و زەریبەی عقار و زەریبەی دەخل یعنی تاوەکو لاریەکمان نییە بۆ سەرۆکی هەرێم و بۆ جێگرەکەی دەنووسن غەنجا یاریمان نیە بۆ خۆیان تێدەپەڕێن نازانن چێ تەخشان و پەخشانێکە لە خوارە یعنی کۆمەڵە کارمەندی تەقلیدی ئەو وڵاتان وێران کردووە داغان کردووە دەستەیەکی چاودێری هەبێ لەسەر ئەمانە کاکە یعنی خۆ ئەو مەکوماری خەڵکا هەلو بەڵێ کاک حەمید سوپاس بۆ تۆ ئەحمەد لە گەرمیان فەرموو کاک ئەحمەد واو کاکە سەرچاوم باسی سوپاس فەرموو سەلامەتی برا بەڕێزم ئەو جارێکیان برادرە تەلەفۆنی کرد بۆ جەنابتان پێشنیاری ئەوەی کرد کە ئەم بەرنامەیان ساعتی ئەوارانە بکرێت مایکی خەوت بکرێت بە گۆرانی داواکراوە ئێوەش داتان خست بەسەریا حتمما قسەکەی ڕاستە منیش ئەو پێشنیاری ئاکەم بۆ تۆ ئەی بەڕای تۆ گۆرانی و هەڵپەرچێ لە ناو مەلەتێکە کە وەکو خۆیان ئەڵێن سەدان و سەدان مەشاکل هەیە پێویستە ڕایجادەی ژێ بێ لە بەرنامەیەکی مینبەرێکیوە ئەنی هیچ نەفەسێک نەبێ جادەی کوردستانی هیچ شتێک نەبێ هیچ دەرگەی نەبێ کە قسەکانیان بکەن هەمووی کە خۆشبەختانە لە کوردستانی شایستا هەموو تەلەڤیزیۆن ئەو پەری گۆرانی ئەوەندە گۆرانی بێژی زۆر بووە لە وڵاتەیە بەڕێزان تا ئاخیر حد پێت وایە ئەمە چارەسەری ڕەوشەکە بکە کاک ئەحمەد کار ناوەکە تاک نازانم تێگەم لە خەزی جەنابەت مەبەستی ئەو کابرای یاخود مەبەستی من ئەوەیە کە کورس سیاست نازانێت کابرایەکە هاتۆتە سەر خەت ئەڵێ فڵانە سەرۆ گەمدەڵە ئەمیتر تەلەفونەکە ئەڵێت چۆن گەمدەڵە بۆی نییە وا بڵێ و یەکسەر دنیایەکی پیاکێشێ و بڕۆ بەرنامەکە کۆنتڕۆڵەکەشی لەدەستە دەیتۆ چەندین جا من بینیوە جەنابەت وەکو پێشکەشکار کۆنتڕۆڵی بەرنامەکەت لەدەستداوە کاکە ئەم تەلەفونەکە جنیەوەدا ئەو تەلەفونەکە جنیەوەدا یعنی ئەو ئێمە چی بکەین ئەوە باز کاک ئەحمەد ئەوە
ئەوە هەندێک کەسی زۆر کەمن زۆر کەمن ئەنی لە پەنجەی دەستی زیاتر ناژمێنرێ ئەوە نیشانەیە ئەوەیە کە ئاستی ڕۆشنبیری تاکی کورجارە نەگەشتۆتە بەڵێ کاک ئەحمەد لە گەرمیانەوە ببوورە کاتی زۆرمان پێدا کەواتە ئەوە ئەرکی ئێمەیە وەکو ئیعلامێکی سربەخۆ کە ئەرکی ئێمەیە کە ئێمە تەوعیەی مجتەمع بکەین زانیاری بە مجتەمع بدەین بە کومەلگای کوردی بدەین لە هەموو ئاراستەکانە لە سیاست لە کەلتۆر لە ڕۆشنبیری لە ئابووری لە هەموو بارەکانە ئەوە ئەرکی ئێمەیە کەواتە بەرچاوڕوونی بدەین بۆی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەموو مەوضوعەکان لە هەموو سیستەمی ژیان لە وڵاتە بەگشتی تێبکە. هاشم لە هەولێرەوە کاک هاشم فەرموو. باش سەرچاوم سپاسی بەرنامەکە دەکەین بە تەوەرێکی جوانە سپاس ئێمە پێمان باشە کە معارەزە ئۆپۆزیسیۆن بەشداری حکوومەت بکات بۆ ئەوەی ئێمە بزانین لە ناو ئیدارەی حکوومەتدا بڵێ لە ناو ئیدارەی حکوومەتە لەوەی بزانین ئەو شوێنانە ئەو وەزارەتانێک کە ئەوان وەری دەگرنەوەیانیش بەشداری لەو حکوومەتە دەکەن کە منافەسە دروست بێ وەکو لە بینیان پێشبڕچیەک دروست بێ کە خەڵک بیان ناچێ بزانێت کە برایانی ئۆپۆزیسیۆن سوپاسیان دەکەین ئەگەر ئەوان نەبن ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەی خۆمانە یعنی ئێمە خۆ وڵاتێکی لە وڵاتێکی ئەجنەبیەوە نەهاتووین ئەگەر بێت و ئەوانە هەموو بەشدار بکەین بە هەموو لایەکەوە تا یەکتر بناچین بزانین ئایا ئەو حزبانە کە ئیدعای چاکسازی ئۆشتانەکەن با ئێمە ڕەوا بناچین وەوەی لە کاتی هەڵبژاردنەکانە لە سوود و قازانجی ئەو لایەنە نەبێت کە ئیدارەکە بە چاچی بەڕێوە دەبا یا ئەو وەزارەتەی کە لەدەستیتی وەزارەتەکەی کە چۆن بەڕێوە دەبوو کە خەڵک چاوی کراوەیە وەکو زمانی پێشوو نییە بەڵێ کاک هاشم لە سەرنجی توش تێگەشتین جیڤارە لە کەلار فەرموو جیڤارە لە کەلار یاوارە باش برام باشتر کاکە من پێشەکی یەک داوامەیە داوا لە بەڕێز کاک نەوشیروانەکەم کە دوای ئەم حکوومەتی زۆرینەوە ئەم شتانە نەکەوێت لە بەرەوە من تەنها شتێکی هەڵخەڵەتێ نەرە هیچ دەرەنجامێکی نابێ و بە بۆ چوونی باشترین بەڵگە ئەوەیە کاکە پێشووتر پێش نێچیروان بەردانی دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بوو کە ڕبعی جامانێ سوورێک دەسوڵتەی نەبوو لە هەولێرانەیە توانی ڕبعی کوڕی جامانە سوورێک دەسەڵاتی هەبێ یا خۆت سەرۆکی گەورەترین لیست لە پەرلەمانە لە کاتی تاوتۆکردنی پرۆژە بودجەی هەرێمی کوردستانە دانیشتۆ وێنەی کاریکاتە دروستەکە ئایا من دڵ بۆ ئەندام پەرلەمانە خۆشکەم یا دڵ بۆ سەرۆک حکوومەتە خۆشکەم کە لە کەلارا بۆ نمونە ئێستا نێچیروان بەرزانی سوڵتەی ئەندام کۆمیتەیەکی یەکێتی نییە یاخود دکتۆر بەرهەم سوڵتەی جامانە سوورێکی نییە بۆیە داوا بە تایبەتی لە بزوتنەوەی گۆڕانەکەم لەبەرەوە من زۆر لایەنە ئیسلامیەکان زۆرینیان ناکەم لەبەرەوە زۆر بەکەمی خاوەنی بەڵێنی خۆیان هیوادارم دوای ئەو شتاڵ خەڵەتێنەرانە نەکەوێت بەڵێ سپاس ڕەنجەر لە مەخموو فەرموو ڕەنجەر لە مەخموورە فەرموو کاک ڕەنجەر گەرە لەسەر هێل نەماوە بەڵێژان کاک ڕەنجەر ئەلۆ کاتە باش هەموو کاتێکت فەرموو کار دەستخۆشی و بەرنامەتێ دەکەم زۆر سپاس کێناڵی ئێلاتی تاکە کێناڵێک هەبی وێ ڕاز بڵێ ئێمە لە خزمەتدان فەرموو دووبارە دەستخۆشتانە دەکەم پێشەشی دەربارە بەنسبەت دەسەڵات و ئۆپۆزیسیۆن ئەگەر بیانەوێ چاکسازی بکەن یعنی ئەو جارە کە ئۆپۆزیسیۆن بەشداری کردووە لەو کۆبوونانە ئاخیر جارە و ئەگەر بیشانەوەی بیکەن یعنی بەجددی دەبی بیکەن و ئەگەر نەشیکەن ئەوانە پێویستە ئۆپۆزیسیۆن بە هیچ شێوەیەک جارشتر ئامادە نەبی دابنیشتۆ لەگەڵ حکومەت یعنی وەکو گەمەی منداڕایانیاتەوە مۆزوع دەستان خۆش بەڵێ کاکی ڕەنجەر دوای لەبورینەکەن کاتمان هەر نەماس پاس بوو بەرەسان بەڵێ هێژان بێگومان کومنت و سەرنجی جادە زۆر بۆ لەسەرەوەی زۆر بەیان بڕوان بەوە نەبوو کە بە حکوومەتی زۆرینەش بتوانێت لە هەرێمی کوردستان چاکسازی بکرێت بۆ ڕەوشی هەرێمی کوردستان دوای 21 ساڵی سیستەمی حکومڕانی خۆمان تا ئێستا جادەی کوردستانی بەم شێوەیە بێ ئومێدە بۆ خەڵک گەشت تا قەنەعاتە وەکو لە مێشکی خەڵک چەسپیەوە کە کۆبوونەوە بووتە شتێک کە خەڵکی وەکو کەیابە سەیرەکە کۆبوونە لە پێناو کۆبوونە ئایا کۆبوونەوەکان یا مەحزابانە ئەجندای ئەوان لە کۆبوونەوەی قسە لەسەرەکەن ئایا وەکو پێویست خۆیان پابەند نابن بەس قسە و باسکردنە بەس پێکەنینە بەس کات بەسەربردنان فێنە لە کۆبوونەوەکە ئەجندا و بەرنامەیەکی باش دەرەچێ و لە چەرچەیە قسەکردنی هەمویان شتێک دەرەچێک ئێمە لەسەر ئەرزی واقع پراکتیزە بکرێت ئەمێ بیدارین ئالین بەرپرس لە دەسەڵاتێ و لە ئالین ئۆپۆزیسیۆنێ هەڵ جادە کوردستانی بن کە فعلەن ڕایە جادە کوردستانی سەر کۆمبونێتوان سەر شێوازی ئیدارەکردنەوەن هەموو ئۆپۆزیسیۆن هەم دەسەڵات لە ڤی وڵاتی چاوەیە گەلو حتا سۆبەی لێرەم خزمەتەوەت کەین هەر شاد بن